نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. خوێندنەوە هیوا کۆی. خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. دەستی باڵا بەخشەر. لە فەرمایشتێکی دیکە کە ئیمامی بوخاری و موسلیم ڕیوایەتی دەکەن، سەروەرمان دەفەرموێ: اليد العليا خير من اليد السفلى. دەستی باڵا لە دەستی نێوی باشترە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام هەر خۆی بۆمان ڕوون دەکاتەوە کە یەد العولیا دەستی بەخشەرە و ئەو دەستەیە کە ئینفاق دەکات، یەدی سوفلاش ئەو دەستەیە کە وەردەگرێت. ئەمە وێڕای ئەوەی کە فەرموودەکە لە پاڵ وێناکردنی ئەو ڕاستیەی کە دەستی بەخشەر لەسەرەوەیە و دەستی وەرگریش لە ژێرەوە، لە هەمان کاتدا ئاماژە بۆ ئەوەش دەکات کە لە ڕوانگەی فەزل و پاداشتی بەخشینەوە ئەو کەسەی دەبەخشێ لە سەروی ئەو کەسەوەیە کە وەردەگرێت. جا ئەگەر لە گۆشەنیگای ڕێز و شکۆی مرۆڤەوە یەکێکیان باڵایی و بڵندی بێت، ئەوە ئەوی تریان لە هەندێک حاڵەتدا نزمی و داکەوتنە. ئەمەش لەو ڕووەوە کە شەوق و تاسەمەندی خاوەن سروشتە ساغەکان ببزوێت بۆ بەخشین و وایان لێ بکا کە سڵ بکەنەوە لە وەرگرتن. شێوازێکی هێندە نایابە و ئەو کەرەسانەش کە ئەو شێوازە نایابەیان پێکێناوە بە جۆرێکی وا شوێنی خۆیان گرتووە هەرگیز جێگۆڕکێ قبوڵ ناکەن. لەلایەکی ترەوە ئێمە دەزانین کە بەخشین پرۆسەیەکی تاک جەمسەر و یەکلایەنە نییە، بەڵکو داخوازی بوونی وەرگرێکیشە تاوەکو بەخشینەکە لە هەوادا نەمێنێتەوە و جێی خۆی بگرێ. بۆیە دەبینین فەرموودەکە تەنها بەوەوە نەوەستاوە کە باز لە چاکەی دەستی بەخشەر بکات یان بڵێت دەستی وەرگر خراپە، بەڵکو بە پێچەوانەوە لە ڕێگەی ئەو ئاماژە ناڕاستە و خۆیەوە کەواتای دەستی وەرگر کەمتر چاکە دەگەیەنێت. ئاگادارمان دەکاتەوە کە لە هەندێک هەلومەرجی تایبەتیدا ڕێگریەک نییە لە پرۆسەی وەرگرتن. لەگەڵ جەختکردنەوە لەسەر تەواوی ئەو واتە و مەبەستانەی سەرەوە دەڵێن وەرجێڕانی فەرموودەکە لەسەر شێوەی دەستی بەخشەر لە دەستی وەرگر باڵاترە وەرجێڕانێکی ناتەواوە. ڕاستە وشەکانی ناو فەرموودەکە بەرامبەر بەو وشانن کە ئێمە وەرمان جێراون، بەڵام دەبێ ئەوە بزانین کە سەروەرمان لەم دەربڕینانەیدا شێوازێکی مەجازی بەکارهێناوە. هەر بۆیە هەردوو دەستەواژەی دەستی بەخشەر و دەستی وەرگر لەوە تێناپەڕن کە ڕوویەک بن لە ڕووەکان یان واتایەک بن لە کۆی واتاکانی فەرموودەکە. دەنا هەرگیز هەمووی نییە. پێشەموو شتێک لێرەدا جز باس کراوە و مەبەست پێی کولە. بە واتایەکی تر مەبەست لە دەست خودی مرۆڤەکان خۆیەتی. بەم پێیە مەبەستی فەرموودەکە ئەم واتایە دەگەێنێت مرۆڤی بەخشەر لە مرۆڤی وەرگر باشترە. هەندێک جار وەرگر باشترە. لە زمانی عەرەبیدا بەخشەر بە وشەی ئەلموعتی و وەرگریش بە وشەی ئەلەخیث گزارشتی لێ دەکرێت. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم وشانە ئەلموعتی و ئەلەخیثی وەک ئاوەڵناوی وشەی ئەلیەد بەکاربهێنایە، ئەوە ئەو کادوا گونجاو دەبوو کە بڵێن دەستی بەخشەر خێردارترە لە دەستی وەرگر. بەڵام هەروەک دەبینین پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم سەبارەت بە دەستی بەخشەر و وەرگر نادوێت، بەڵکو دەربارەی دەستی باڵا و نەوی قسە دەکات. لەم دەربڕینەشەوە دەرگای واتایەکی لەو شێوەیە بەڕووی بیرکردنەوەماندا دەکرێتەوە. هەموو جارێک دەستی بەخشەر باشتر نییە لە دەستی وەرگر. لە هەندێک کاتدا دەستی وەرگر با زۆر چاکتریش نەبێت، بەڵام گەر لە باری ناچاری یان بەو مەبەستەی خێر و پاداش دەست بەخشەری بخات وەربگرێت و لە جێی خۆیدا خەرجی بکات، یاخود لە حاڵێکدا کە بەخشەر منەت بەسەر وەرگردا بکات، ئەوە لەم حاڵەتانەدا دەستی چاک و باڵا دەستی وەرگر دەبێت. بەخشەر با لە ڕواڵەتیشدا لەسەرەوە بێت، کەچی لە ڕاستیدا بە شێوەیەک لە شێوەکان لە ژێرەوەیە. کەسانێکی وا هەن کە لە هەژارانی ئارامگرن، سەر و قژیان پەرش و بڵاوە و لە کۆڕ و مەجلیسدا بەردەوام توانجیان لێ دەدرێت. گەر لە دەرگا بدەن کەس دەرگایان بەڕوودا ناکاتەوە بە دەربڕینەکەی سەروەری هەردوو جیهان. لو أقسموا على الله لأبرهم. ئەوانە لە هەر بابەتێکدا سوێن بەخوا بخۆن، خوای گەورە سوێندەکەیان ناخات و بەدرۆیان ناخاتەوە. بەڕای کوڕی مالیکی ژێچێکە لەمانە، هەر کات موسڵمانان لە جەنگدا تووشی نەهامەتی بەهاتنایە، دەهاتنە لای بەڕا و داوایان لێ دەکرد سوێن بخوا کە دەبێ سەرکەون. ئەویش سوێندی دەخوارد و بەمەش سەرکەوتنیان بەدەست دەهێنا. دەی ئەوە تا دەستی وەرگر دەشێ کەسێکی لەم شێوەیە بێت. ثەوبانی ژێچێک بوو لەو هاوڵانەی کە زۆر نەدار بوو.
لەگەڵ ئەوەشدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری کرد کە داوای هیچ شتێ لە هیچ کەسێ نەکات. ئیتر ئەویش لەو ڕۆژە بەدواوە داوای هیچ شتێکی لە کەس نەکرد. تەنانەت جاری وا دەبوو بەسەر وشترەکەیەوە ڕێی دەکرد و قامچەکەی لێ دەکەوتە خوارەوە کەچی بەس بۆ ئەوەی داوا لە کەس نەکات یەکسەردا دەبەزی و خۆی بەدەستی خۆی قامچەکەی هەڵدەگرتەوە و دووبارە سواری وشترەکەی دەبووە. دەیدەکرێ هەندێک جار شتێکیش بە کەسێکی وا درابێت. ئەمەش هەر وەک بەخشینی شتێک وایە بە حەزرەتی جوبرائیل لە دەمی دەرکەوتنیدا لەسەر شێوەی ئادەمیزاد. هەرگیز نەبووە ئەم و کەسانی وەک ئەمیش کە لە دۆخی وەرگردان لە خوار ئەو کەسانەوە بن کە دەبەخشن. ئەوە تا لەو فەرمودەیەدا کە دایکی ئیمانداران حەزرەتی عایشە و حەزرەتی ئەبوو هورەیرە ڕیوایەتی دەکەن باز لەوە دەکرێت کە کاتێک شتێک دەبەخشرێتە ئەو جۆرە مرۆڤانە لە پێشدا ئەو شتە بێچەند و چوون دەچێتە دەستی پەروەردیگارەوە جا ئیتر ئەو شتە لەلایەن پەروەردیگار خۆیەوە دەبەخشرێتە ئەو کەسە. ئامۆژگاریەکان هاوکات لەگەڵ ئەمانەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئامۆژگاریانەشمان دەکات. هەمیشە عیزەتی خۆتان بەرز ڕابگرن، بە سوالکردن خۆتان سووک و بێنرخ مەکەن، چ وەک تاک چ وەک دەوڵەت، هەرگیز دامە بەزنە ئاستی دەستی وەرگر، بەڵکو هەوڵ بدەن هەمیشە دەستی بەخشەر بن. ئیتر بەم شێوەیە بەردەوام لەسەرەوە دەبن و عیزەتتان دەپارێزن. بیرتان نەچێت ئەوەی لەسەرەوە بێ هەمیشە لە نێو دڵنیایی و ئاسایشدا دەبەخشێت و دەبەخشێتەوە. ئەوەش کە لە ژێرەوەیە هەردەم بە ترسەوە کۆ دەکاتەوە و بە ترسیشەوە دەژی. ئێوە ببنە دەستی فەرمانڕەوە نەک دەستی فەرمانبەر. باش بزانن ئەو کاتە دەبن بە فەرمانڕەوە کە لەسەرەوە بن. پێوەری نێودەوڵەتی لە هەمان کاتدا فەرمودەکە پێوەرێکی چاوساغ و تەرازوێکی سەرنەکەریشە بۆمان لە بواری پەیوەندی نێودەوڵەتیەکاندا. ئەگەر ئێمە دەستەکەی سەرەوە بین ئەوە لە هاوسەنگیە نێودەوڵەتیەکاندا پێگەیەکمان دەبێت. ئیدی ئەو کات ئومەتەکەمان کە بووەتە سفرەی پاوانکراوی تێرکردنی بەرژەوەندی زلهێزەکان هەلی ڕاستکردنەوەی پشتی کۆماوی بەدەست دێنێ و خۆی ڕزگار دەکات. ئەگەر نا هەرگیز ناتوانێت بەرەوچی خۆی لەم ژێر دەستەیە و بە سوک تەماشاکراویەی ئێستای ڕزگار بکات. حاڵی حازریش پڕیەتی لە ئاشکراترین بەڵگەی ئەم حاڵەتەی باسمان کرد. ئەوە تا زلهێزەکان ئەو دوو سێفلسەی کە وەک خۆنواندنێک لە دەستیان دەبێتەوە و ئێستا خەریکە بەمژینی خوێنی ئەو گەلانە و کرۆژتنی ئێسکەکانیان بەرامبەرەکەی وەردەگرنەوە. ئێمەش لە بەرامبەر هەموو ئەمانەدا تاڵاوی ئەو سەرشۆڕیە دەچێژین کە دەرهاویشتەی ئەوەیە بووینەتە دەستی وەرگر. جابۆیە ئەرچی سەرشانی هەموو لایەکمانە، هەم وەک تاک هەم وەک ئومەت هەوڵدان و بەگەرخستنی هەموو هەوڵ و توانایەکمانە لە پێناو بەدیهێنانی ئەو ئاواتەی کە هەموو جیهانی ئیسلامی بگرە لە ڕوێکەوە سەرجەم مرۆڤایەتی چاوەڕێی دەکات لێمان. داخۆچێ دەزانێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگەی ئەم دەربڕینە کورت و پوختەیەوە ئاماژەی بە چەند لایەن و ڕاستی تری وەک ئەمەی کردبێ کە ئێمە باسمان کرد. ئەو سێ تاقمەی لە قیامەتدا گرنگیان پێنادرێت. لە فەرمودەیەکدا کە ئیمامی موسلیم ڕیوایەتی دەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت: ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم ولا يزكيهم ولهم عذاب أليم المسبل إزاره والمنان الذي لا يعطي شيئا إلا منه والمنفق سلعته بالحلف الكاذب. سێ تاقم هەن لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە نەقسەیان لەگەڵ دەکات، نە تەماشایان دەکات، نە تەسکێشیان دەکات، هەروەها سزایەکی بە سوێشیان بۆ هەیە. ئەو کەسەی لە کاتی ڕۆیشتندا پۆشاکەکەی بە زەویدا دەخشێنێ، هەروەها ئەو منەتکارەی هەر شتێ ببەخشێ منەتی پێوە دەکات. ئەو فرۆشیارەش کە دەیەوێت بە سوێندی درۆ برە و بەشمەک و کاڵەکانی بدات. پوختەواتە ڕۆڵی ڕوانینگا دەبینێ. ئەو چەندی ڕێی سەرەوە ڕاوەیەکی کورتی فەرمودەکە بوو. ڕاوە و پوختەواتاکان ڕۆڵی ڕوانینگا و تەرازوو دەبینن. لە ڕێیەوانەوە بە دوای حەقیقەتدا دەگەڕین، بەڵام بیرمان نەچێت ئەوان تەنها هۆکارێکن و هەرگیز نابنە خودی حەقیقەت. جاوەرە ئێستا بڕوانە فری و خواردووی و هەڵەی ئەوانەی لا دوتوێی ڕاوە و وەرجێڕانەکاندا بە دوای قورئاندا دەگەڕێن، چونکە ئەو قورئانەی لەلایەن خواوەندی بەتوانای شکۆمەندەوە نازڵ بووە سەر تاپای موعجیزەیە، بەڵام وەختێک هەڵدەستیت بە ڕاوەکردنی
وەگە شتەی لێ دەکەی کە بەرگ و پێستی بەریدا مەڵراوە. لەبەر ئەمە خاڵی سەرەکی بریتیە لە پاراستنی خودی واژە ڕەسەنەکانی قورئان و فەرموودە. جابۆیە لەم ڕوانگەیەوە کەمێک لەسەر لەفزی فەرموودەکە دەوەستین، سابەڵک و هزرەکان لە مەبەستی ناو فەرموودەکە نزیک بکەینەوە. لە ڕاستیدا هەرچی کرد و کۆششمانە لە پێناو بوونە پەروانەی دەوری ئەو تافگەی نورەیە. ئەمەش خۆی دەخۆیدا سەیر و سلوکێکی عەقلی و ذهنیە. هەموو نزا و پارانەوەشمان لە پەروەردیگار بەهانەوە ناردنی لوتف و کەرەمی نەبراوەی خۆیەتی تا سەرکەوتومان بکات لە سەیر و سلوکی ڕۆحانیدا. هەروەک دەبینین وشەی ثەلاثە بەڕەهایی جێ هەڵراوە، واتە دەکرێت پیا و بنیان ئافرەت، وەک چۆن دەکرێت تاخم و کۆمەڵێکیش بگرێتەوە. دیسانەوە دەکرێت مەبەست لەو سێ کەسە یان سێ گرۆیە زانایان یان نەفامان بێ، هەر چۆنێک بێ، لەبەر ئەوەی مەبەستی سەرەکی زیاد لە ناسنامەی کەسەکان وەسف و سیفەتەکانیانە. بۆیە فەرموودەکەش بەڕاشکایی باسی نەکردون و دەرگای ڕەهایی لێخستونەتە سەرپشت. ثەلاثەت و وشەیەکی نەناسراوە، واتە نەکیرەیە، تەنوینەکەی کۆتاییشی ئەمە دەگەیەنێت، کەواتە ئەم کەسانە کەسانێکی نەناسرا و بێناسنامن، بە جۆرێک هیچ پێناسەیەک نییە بیان ناسێنێت. ئەوانە کەسانێکی نزم و بێئەرزشن، هێندە نزم و بێئەرزشن، تەنانەت شایستەی ئەوە نین هیچ نرخ و بەهایەکیشیان بۆ دابنرێت، وەک چۆن خوای گەورە جەلە جەلالوهو تەماشایان ناکات و قسەیان لەگەڵدا ناکات. بە هەمان شێوە ئێوەش قسەیان لەگەڵدا ناکەن و بەلاتانەوە گرنگ نییە بیان ناسن. ئەوانە مرۆڤانێکن بە دڵ نەک بە جەستە، شکستیان هێناوە و ویژدانیان لە ژێرباری گرانی جەستەیاندا پلیشاوەتەوە و هێندەی گەردیلەیەک ئامادەیی و تاسەی گەیشتن بە پلەبەرزی و بڵندەکان لە دەروونیاندا نییە، نەکرد نییە، بەڵکو بەردەوام لە زەلکاوی نزمی و ڕیسواکردەییدا ڕۆدەچن. ڕاستەوخۆ بە دوای ئەو وشەیەشدا سێ کردار باز دەکرێت کە هەرسێکیان ئاماژە بۆ دەمی ڕانەبردوو دەکەن. ئەم سێ کردارەش تابلۆیەکی سەرتاپاڕەش بۆ ئەم سێ تاخمە دەچێشن. ئیدی هەر ئەوەندەی دەڵێی سێ یەکسەر خۆت لەسەر پشتی ئەم سێیە دەبینیتەوە و وەک بڵێ دەکەویتە تەماشاکردنی عاقیبەتی تاریکی ئەو سێ کۆمەڵە. سێ بێبەشی، بێبەشبوون لە ئاخاوتن. یەکەم کردار ئەو کردارە ڕانەبردوو فعل مضارعەی سەرەتای ڕستەی لا یوکەلیمەهم اللهویە. هەروەک دەزانین کرداری ڕانەبردوو ئاماژە بۆ دەمی ئێستاش و داهاتوش دەکات. ئەمە ئەوە دەگەیەنێ کە خوای گەورە عەزە وەجەلە قسە لەگەڵ مرۆڤدا ناکات. کام مرۆڤ؟ ئەو مرۆڤەی دەمی بەگوڵی گفتار پشکوتووە و ئامادەیی و لێهاتووی بوون بە دوێنراوی پەروەردیگاری پێبەخشراوە، هەرچی کارەساتیشە لە یەکەم ڕستەیەوە دەست پێ دەکات. ئەگەرچی خوای گەورە لە سوورەتی ئەڕەحماندا وەک نیعمەت و منەتێک باز لە بەدیهێنانی بەیان دەکات لە مرۆڤدا کە چیوا ئێستا قسە لەگەڵ ئەو مرۆڤەدا ناکات، بگرە هەرناشی دوێنێ. ئەمە لە کاتێکدا کە گفتاری مرۆڤ بەڵگەیە لەسەر ئەوەی کە خوای گەورە ئەلموتەکەلیمە، جا ئیتر ئەم مرۆڤەی کە توانای گفتاری پێبەخشراوە و لەم ڕۆوە بۆتە بەڵگە لەسەر سیفەتی کەلامی پەروەردیگار، بۆ ئاستێکی وەها نزم شۆڕ دەبێتەوە کە بە دوێنرا و قبوڵ ناکرێت و قسەشی لەگەڵدا ناکرێت. جا ئایا سزای دەوە سەختتر هەیە کە مرۆڤ لە ڕۆژگارێکدا کە لەو پەڕی ئاتاجیدایە بە قسەکردن و دەربڕینی دەردەکانی گوێی بۆ نەگیرێ و نەدوێنرێت؟ لەو ڕۆژەدا پەلەقاژە دەکات و بە تەواوی بوونیەوە داوای یارمەتی دەکات، کەچی ئەو زاتەی کە تەنها یاریدەدەر و داڵدەدەرە هەر گوێشی بۆ ناگرێت. قورئانی پیرۆز بەم جۆرە وێنای ئەو دیمەنە دڵتەزێنەمان بۆ دەکات. قال اخسئوا فيها ولا تكلمون. دەمتان داخەن و قسەم لەگەڵ مەکەن، چونکە شوێنی قسەکردنتان دنیا بوو. دەتانتوانی لەوێ قسە بکەن و تامی ئونس باللهی بچێژن، کەچی تا لە دنیا بوو نەبوونە هاوڕازی پەروەردیگار. دەی ئەمڕۆژ پەروەردیگار نابێتە ئەنیسی ئێوە. نوری نەمر.